گەرمگەشترین سڵاوەکانتان پێشکەش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا. بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ڕۆژی دووشەممە. سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان. دەست بەسەرکرانی هاوڵاتیکی خەڵکی شاری پیرانشار لەلایەن هێزە ئەمنیەکانەوە، بەردەوامی دەست بەسەرکران و ناڕوونی چارەنووسی هاوڵاتیکی خەڵکی شاری شنۆ، داخوازی بنەماڵەی ناسر بەکرزادە بۆ هەڵوەشانەوەی حکمی سێدارەی ڕۆڵەکەیان، ناڕەزایەتی خوێندکاران و پەرستاران دژ بە گەڵاڵەی ئینترنەتی پرۆ لە ئێران و شەپۆلی نوێ گوشاری هێزەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی بۆ سەر هاوڵاتیان لە ئێران. درێژەی هەواڵەکان. دەست بەسەرکرانی هاوڵاتیکی خەڵکی شاری پیرانشار لەلایەن هێزە ئەمنیەکانەوە ڕۆژی شەممە 5 گوڵانی 1405 هەتاوی هاوڵاتیکی خەڵکی شاری پیرانشار لەلایەن هێزە ئەمنیەکانەوە دەست بەسەر و لە مافی چاوپێکەوتن لەگەڵ بنەماڵەکەی بێبەش کراوە. بە وتەی سەرچاوە ئاگادارەکان، ئەو هاوڵاتیە بە ناوی واحد بوومەند بۆ بەهێرشی هێزەکانی ئەدارەی ئیطلاعات بۆ سەرماڵەکەی دەست بەسەر و ڕەوانەی گرتوخانەکانی ناوەندە ئەمنیەکان کراوە. شایانی باسە کە سەرەڕای بە دوواداچوونی بنەماڵەکەی لەسەر دۆخی تەندروستی و شوێنی ڕاگررتنی تا کاتی داڕشتنی ئەم هەواڵە زانیاریەک لە بەردەستانیە و لە مافی دەستڕاگەیشتن بە پارێزەری سەربەخۆ پێبەش کراوە. بەردەوامی دەست بەسەرکران و ناڕوونی چارەنووسی هاوڵاتیکی خەڵکی شاری شنۆ. بەپێی راپۆرتەکان، هاوڵاتیکی خەڵکی شاری شنۆ سەرەڕای تێپەڕبوونی چەندین ڕۆژ لە دەست بەسەرکرانی هێشتا چارەنووسی دیار نییە. راپۆرتەکان ئاماژە بەوە دەکەن کە ئەو هاوڵاتیە بە ناوی سەید ئەنوەر عەلەوی خەڵکی گوندی خانلەر سەر بە شارستانی شنۆ لەلایەن ئیطلاعاتی سپای پاسدارانەوە دەست بەسەر و ڕەوانەی شوێنێکی نادیار کراوە. بە وتەی سەرچاوە ئاگادارەکان، ئەو شار و مەندەسە لە سەرەتای دەست بەسەرکرانیەوە تاک و ئێستا لە مافی چاوپێکەوتن لەگەڵ بنەماڵەکەی پێبەش کراوە و بنەماڵەکەی لەژێر گوشاری هێزە ئەمنیەکاندان. داخوازی بنەماڵەی ناسر بەکرزادە بۆ هەڵوەشانەوەی حکمی سێدارەی ڕۆڵەکەیان. ڕۆژی یەکشەممە 6 گوڵانی 1405 هەتاوی بنەماڵەی ناسر بەکرزادە بە بڵاوکردنەوەی ویدۆیەک خوازیاری هەڵوەشانەوەی حکمی سێدارەی ڕۆڵەکەیان بوون. بە پێی دوایین زانیاریەکان، بنەماڵەی ئەو بەندکراوە ئاماژە بەوە دەکەن کە لەلایەن دەستگای قەزای ڕژیمی کۆماری ئیسلامیەوە بە ناڕەوا حکمی سێدارەی بەسەردا سەپێنراوە و داوایان لە بەرپرسانی ڕژیم کردووە کە خێرا حکومەکەی هەڵبوەشێننەوە. شایانی باسە کە ناسر بەکرزادە بەندکراوی سیاسی ڕاگیراو لە زیندانی ناوەندی شاری ورمێ بۆ سێهەمین جاری بەردەوام لەلایەن دەستگای قەزای ڕژیمەوە بە تۆمەتی هاوکاری لەگەڵ ناوەندە ئەمنیەکانی ئیسرائیل حکمی سێدارەی بەسەردا سەپێنراوە. ناڕەزایەتی خوێندکاران و پەرستاران دژ بە گەڵاڵەی ئینتەرنەتی پرۆ لە ئێران. ڕۆژی ڕابردوو ڕێکخراوەی نیزام پزیشکی و ڕێکخراوی خوێندکارانی زانکۆی شەریف بە بڵاوکردنەوەی چەندین بەیاننامە دژ بە سیاسەتی چینایەتی ئینتەرنێت ناڕەزایەتیان دەربڕی. لە بەیاننامەکەدا ئاماژە بەوە کراوە کە پێویستە کۆتایی بە سیاسەتی چینایەتی ئینتەرنێت لە ئێران بهێنرێت و هەموو خەڵک بە شێوەیەکی ئازاد بتوانن تۆڕی ئینتەرنێتی نێودەوڵەتی بەکاربهێنن. لە درێژەی بەیاننامەکەدا جەخت لەسەر ئەوە کراوەتەوە کە ئەندامانی نیزام پزیشکی نەک تەنیا پێویست بە گەڵاڵی ئینتەرنێتی پرۆ نابن، بەڵکو داوا لە بەرپرسانی ڕژیمی کۆماری ئیسلامی دەکەن کە کۆتایی بە سنووردارکردنی ئینتەرنێت لە ئێران بهێن و هاوڵاتیان لەم مافە بێبەش نەکرێن. شەپۆلی نوێ گوشاری هێزە ئەمنیەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی بۆ سەر هاوڵاتیان لە ئێران. لە ڕۆژانی ڕابردوودا گوشاری هێزەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی بۆ سەر چالاکانی مەدەنی بە شێوەیەکی بەرچاو بەرزتر بووتەوە و ئەمەش بووتە هۆی نیگەرانی کۆمەڵگای نێودەوڵەتی. بە پێی دوایین راپۆرتەکان، پاش سەرکوتی خۆیناوی ناڕەزایەتیەکانی مانگی بەفرانباری 1404 هەتاوی، شەپۆلێکی نوێ دەست بەسەرکرانی هاوڵاتیان لە شارە جیاوازەکانی ئێران و کوردستان بە تۆمەتی هاوکاری لەگەڵ ناوەندە ئەمنیەکانی وڵاتانی دژبەری ڕژیم و هەوڵدان بۆ تێکدانی ئەمنیەتی وڵات دەستی پێکردووە و تەنانەت لە ڕۆژانی پاش هێرشەکانی ئەمریکا و ئیسرائیل بۆ سەر پێگەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی گوشارەکان گەیشتوەتە لووتکە.
هاوکات لەگەڵ ئەمە سەرۆکی دەستگای قەزای ڕژیمی کۆماری ئیسلامی بۆ چەندەمین جاری بەردەوام جەختی لەسەر ئەوە کردووەتەوە کە پێویستە دۆسیە دەست بەسەرکراوان بە خێرایی کۆتایی پێبهێنرێت و سزا بدرێن. شایانی باسە کە چالاکان و ڕێکخراوەکانی مافی مرۆڤ هۆشداریان داوە کە بە تایبەت پاش ئاگربەستی نێوان لایەنەکانی شەڕ لە ئێران سەرکوتی ناڕازیان و چالاکوانان بە ڕێژەیەکی بەرچاو بەرزتر بووەتەوە و شەپۆلی نوێ کۆچی هاوڵاتیان دەستی پێکردووە. خراپی دۆخی ژیانی کرێکاران لە ئێران و بێتوانایی ڕژیمی کۆماری ئیسلامی لە دابینکردنی هاوڵاتیان بە پێ راپۆرتی گەیشت و کرێکاران لە ئێران بەهۆی گەماروی دەریایی ئەمریکا دژ بە ڕژیمی کۆماری ئیسلامی و بایەخنەدانی ڕژیم بە ژیانی کرێکاران دۆخی ژیانیان لە خراپیدایە. بە پێ هەواڵی گەیشت و هاوکات لەگەڵ گەماروی دەریایی ئەمریکا دژ بە ڕژیمی کۆماری ئیسلامی لە ئاوەکانی کەنداوی فارس، گەروی هورموز و دەریای عومان و هەروەها لە ناوچوونی دەیان ناوەندی پیشەسازی لە هێرشەکانی ئەمریکا و ئیسرائیل بۆ سەرژێرخانەکانی ئێران بە سەدان پیشە لە ناوچوون. بە وتەی سەرچاوە ئاگادارەکان ژمارەیەکی زۆر لەو شرکەتانەی کە هێشتا چالاکن بەهۆی کەمبوونی داهات کرێکاران لەسەر کارەکانیان دەردەکەن و ئەمەش بووەتە هۆی بەرزبوونەوەی نرخی بێکاری لە ئێران. بەرزبوونەوەی نرخی نەوت لە بازاڕە جیهانیەکان لە ڕۆژانی ڕابردوودا و هاوکات لەگەڵ هەڵوەشانەوەی دانوستانەکانی کۆماری ئیسلامی و ئەمریکا نرخی نەوت لە بازاڕە جیهانیەکان بۆ جارێکی دیکە بەرز بووەتەوە. بە پێی دوایین هەواڵەکان نرخی نەوت لە بازاڕە جیهانیەکان گەیشتووەتە زیاتر لە $107 و بە وتەی کارناسانی بواری ئابووری ئەگەری هەیە لە ڕۆژانی داهاتوودا بەهۆی بەرزبوونەوەی گرژی و ئاڵۆزیەکانی نێوان لایەنەکانی شەڕ نرخەکان بەرزتر بێتەوە. شایانی باسە هاوکات لەگەڵ دەستپێکردنی دانوستانەکانی نێوان ئەمریکا و کۆماری ئیسلامی و ئاگربەستی نێوانیان نرخی نەوت بۆ ماوەی چەند ڕۆژ گەیشتە کەمتر لە $95 و تەنانەت ڕێژەی مامەڵەی نەوت لە جیهان بۆ ماوەیەکی کورت بەرز بووەوە. ئەگەری دەستپێکردنەوەی دانوستانەکانی نێوان ڕژیمی کۆماری ئیسلامی و ئەمریکا دووە هەواڵ. ڕۆژی ڕابردوو بەرپرسانی ڕژیمی کۆماری ئیسلامی لە ڕێگەی لایەنە ناوبژێوانەکانەوە پێشنیاری ئاڕاستەی بەرپرسانی ئەمریکای کردووە. راپۆرتەکان ئاماژە بەوە دەکەن کە ئەو پێشنیارە سەبارەت بەکردنەوەی گەروی هورمز کۆتایی هاتنی شەڕ و گەماروی دەریای ڕژیمی کۆماری ئیسلامی هەروەها بەرپرسانی ڕژیم ئاماژەیان بەوە کردووە کە دانوستانەکانیان سەبارەت بە کۆتایی هاتنی پێتاندنی ئۆرانیۆم ڕادەستکرانی ئۆرانیۆمی پێتێنراو لە خۆلیکی دیکەی دانوستانەکاندا تاوتوێ دەکەن. شایانی باسە کە بەرپرسانی کۆشکی سپی وەرگرتنی پێشنیارەکەی کۆماری ئیسلامیان ڕاگەیاندووە بەڵام هێشتا پەسەند نەکراوە. بەڵێ بینەرانی خۆشەویست هەواڵەکانتان پێشکەش کرا. کات و ساتێکی خۆش بۆ هەموو لایەکتان.